کە جێیشی ئەنفال لە تەقتەقەوە هێرشیان کرد گەیشتە ئەمرێ تەنیا ژۆر لە زیگڕە و هاواری ژن و مناڵە بوو تەنیا ژۆر لە پاڕانەوەی پیاوەکان ژیان زۆر سەخت بوو بۆ تۆ یعنی تۆش خۆتە دایە دەست ئەو قەدەرە ئیتر چی ڕوو ئەدا با بدە جێڕانەوەی ئەو بەسەر هاتە ئەتگەڕێنێتەوە بۆ ئەو سەردەمە بەڵام فعلەن ئەوێ ڕۆژی حەشر ئەو کاتەی ئاسی ڕووی کردە شاخەکان بۆ پێشمەرگایەتی گەنجێکی تازە پێگەیشتووی ڕەحیماوای کەرکوو بوو. ئێستا بیرەوەرەکانی بە شێوەیەک نووسیوەتەوە ئەوەی ڕۆژێک پێشمەرگایەتی کردبێت خۆی تێدا دەبینێتەوە بە تایبەتی ڕۆژانی ئەنفالی بناری خاڵخاڵان. دەرگای حەوشمان لێرە بوو من دەرچوومە دەرەوە باوکشم بە دوامە هات ئەوە کۆڵانەکەی لێەوەی تر چوومە سەرەوە ناو ئاوایی هەموو خرۆشا بوو بەهۆی ئەو قەسف و چکە سوڕانی تایارەکان کاتێک کە بەرزە بوونەوە و قەسفیانە کورد و هەڵەسانەوە زۆر جار دەگەیشتنەوە ئەم نزیکانە قەسفێکی بێدەنگ تەقەکردنێکی بێدەنگ و دووکەڵێکی سپی زۆر گەورە ئەمەلیەی ئەنفالی چوار لەم ناوچەی قڕاسی و کەوشێق مزێنی و کۆیە و دەشتی کۆیە کە دەستی پێکرد ئەم گوندەی ئێمە یەکێ بوو لەو گوندانەی کە سمبولی منتیقەکە بوو یا مرکزی منتیقەکە بوو حکومەت زیاتر ئەو کاتانەش تەرکیزی ئەکردە سەر ئەو گوندانەی کەوە مرکزی منتیقەن بۆی چاوشکێنی بکە و ئەمەلی ئەنفال لەوێەوە دەست پێ سوپای عێراق بۆ چاوترساندنی خەڵکی دەڤەرەکە پەنای بۆ چەکێک برد کە وەکو خۆیان دەیانگوت مار و مێروژ نەی دەتوانی خۆی لێ بپارێزێت چەکی کیمیاوی ڕۆژی پێشووتر بە چەکی کیمیاوی لە گۆپتەپە و عەسکەر و ئەو دەیانەی دابوو بە سەدان خەڵک لەوێ شەهید و بریندار بوون بەرنامەی ئەنفالی حکوومەت وا بوو ئەم زیەی کردبوو بە سنووری بەری ئەمبەر دیارە هەر هەمان ڕۆژ چۆن هێزێک بەرەو ئەمبەری زێ بۆ قەمیشە و ئێرە دەرچوون هێزێکی دیکەی بە هەمان قووەتە و دەبا بۆ تانک و ئەوە بەبەری ئەو بەرەوە کە پێڵێن مەلازیادەوە جادەیە هاتن بۆ ئەم دەیانە ئێمە هەر لێرە بووین ئەو دەیانەش گیران ئەو دەیە بەرامبەر بن ئەم زەیە کرابوو بە سنوود لێرەوە ئەچێتەوە گۆپتەپە لەولاوە مەسەلەن لە ئاغجەلەر بە پێچەوانەی هەموو جارەکانی ترەوە ئەم جارە لە تەقتەقەوە زۆر بە مشدد بوو لە جارانتر بە حکمی زێ لەبەرەوەی ئەم ئاوی زێ کە بابڕێ بەری چەمچەماڵ و بەشی کەرکوو کەرتەکە لەگەڵ بەشی هەولێرە ئاوەکە ئەکەوێتە بینمانەوە ئەو زیاتر زەختی کرد بۆی کەس لێرەوە ئەم بەرەوبەر نەکاو نەپەڕێتەوانێ بۆیە زۆرترین کەس دەستگیر بکرێ بۆیە ئایلەی ئێمە لە بناری خاڵخارانە گیری خوارد بە چەند ڕۆژێک پێش ئەنفال گۆپتەپە و عەسکەر بەو چەکە بێدەنگا بردومان کرا دووکەڵی سپی لە چاوتروکانێکدا دەڤەرەکەدا دەپۆشێت و لە دوای خۆی چەندین تەرم بەجێ دەهێڵێت. کۆناغی چواری ئەنفال ناوچەکانی ئاغجەلەر و شوان و تەختەقی گرتەوە و لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا دەیان گوندی ئەو دەڤەرە لەگەڵ زەویدا تەخت کران و
خەڵکەکەشی ئەنفال کران. یەکەمین ڕۆژی ئەنفال لەم سنوورەیە کە 4/5/1970 بوو لەم دێەوە دەستی پێ کردو یەکەمین دێشکە گەشتە ئەم دێ قەمیشە. خەڵکەکەی تەبعەن چەند ڕۆژی پێشتر هەواڵی ئەوە هەبوو کە حملەی ئەنفال لەو بەردەستی پێ کردو هەموو شوێنەکان و جێشێکی زۆرش لە تەقتەق و ئەو شوێنەی پێڵێن مەعسکەری قەڵاتە لەوێ هەڵیاندا بوو چاوەڕێ بووینیانی حملەکە دەست پێ بکە. بەشێک لە خەڵکەکەی ئەوەی بۆی کرابێ کە سوکاری هەبوێ ناو تەقتەقیا لە کەرکووگیا لە هەر شوێنێکی دیکە توانی بێتی بڕوا ڕۆیشتون، بەڵام بەشێکی خەڵکەکەش مابوون کە هیچ پەنایەکیان نەبوو یان خاوەنی مەڕووماڵات و چی و ئەوان نەبوون و ئەو بەشەی خەڵکەکەی کە لە قەمیشە مابوو بەڵێ ئەوان ئەنفال کرد زۆر بەدان. خێزانی خۆم و مناڵەکان و مناڵی شەید ئامانجی برام کە ئەوش هەر لە ئەمەلی ئەنفالا شەید بوو بریتی بووین لە 10 کەس. ما باقیەکەی تری بەسەلە خوشیەکەم بەنەوە مناڵەوە ئەوە دا مامێکم بە خۆی و خێزانی و نۆ مناڵ 11 کەسیان لێ شەید بوو. ئەمە بێجگە لە مەسەلە لە پورزا ئەمە من کە ئەڵێم 35 کەس تەنها لە کەسە نزیکەکانی خۆمە حسابێکە مەسەر ئەمە پورزایە ئەمە خاڵۆزایە زۆر لەو ڕێژێش زۆر گەورەترە. من ئەوسا یەک ساڵ بوو با بڵێ زەواجم کردبوو یەک مناڵم هەبوو کاگامانجیش 5 مناڵی هەبوو خێزانی کە هەردووکمان خێزانمان خەڵکی مەرگە و دانیشتووی ڕانێ بوون. من خێزان و مناڵێکم بە ناوی پەخشان عەزیز و دالیا جەلال و کاگامانجیش 5 مناڵ و خێزانەکەی ئەمە هەمووی لە عەمەلی ئەنفالە بەرکەوتن و ڕۆشتن. ئەنفال خۆیان ناوێنەوە ئەنفال خۆی ئێمە ناومان نەناوە ئەنفال لە قورعانەوە وەریان کردووە. سوپای ئەنفال وەکو جێژەڵوکەیەک هەرچێکیان بکەوتە بەردەست لولیان دەدا، هەروەک چۆن زەی بچووکیش بە لرفەلرف بە تەنیشت ئاواییدا تێدەپەڕی و هەموو شتێکی ڕادەماڵی. لە ڕۆژی یەکەمی ئەنفالە 4/5/1970 جەیش لە ئاخجەلەرەوە هاتن، جەیش لە قەمیشە و تەقتەقەوە هاتن. ئەم زێیە ئەم ئاویزەیە بە ڕێژەیەکی یەکجار زۆر لە دوکان لە سەدی دوکانەوە بەردرابوونەوە بۆ ئەوەی هیچ کەسێک توانای پەڕینەوەی بۆ ئەو بەری نەبێت. لە چەمچەماڵەوە دیسان سوپای ئەنفال بەرەو دێهاتەکانی ئەو سنوورە هاتن، یعنی لە هەموو لایەکانەوە بەرەو دێیەکانە هاتن تاوەکو هەموو دێیەکانیان لە خیلالی 2-3 ڕۆژا کرد. لە مەودای 1-2-3 ڕۆژە هەموو دێهاتەکان گیرا بەم دێشەوە. یەک فیشک یەک تەقە لە چێوی خاڵخاڵان ناکرا. کۆپتەرەکان بەسەرمان ناسوڕانەوە بەسەر و خەڵکەیان سوڕانەوە، بەڵام کەس تەقەی ناکرد. مەبەستی حکومەت لەوە بوو ئەو خەڵکەی کە لە دێیەکان ماون هەمویان ڕوویان کردووەتە خاڵخاڵان لەوێ گەمارۆیاندا هەمویان پێکەوە بگرێ بیان کوژ. حکومەت هەر چواردەوری چەمەکەی گرت تەنانەت نەهێشت نە بزنێک نەگایەک نە مەڕێک نە مانگایە کەس دەربچێ هەمووی لەگەڵ هەمووی پێچرایەوە بە ئینسانەکانەوە بە هەچی ڕوح لەبەر لە ناو هینەکەیە بگشتی پێچایەوە بار کرا لە ئیڤە و بەرەو تۆپزاوە نێردران. ئاوەکە بۆ مناڵەکان زۆر تراژدیا و خەڵک نەیدێوەرە بە ئاسانی مناڵەکانی بخاتە سەر کەڵکێک و ناو بەلەم و بەلەمەکان هەموو شکابوون ئاوە هاتنە ناو بەلەمەکە و بەڕاستی وەکو ڕۆژی حەشر بوو سەر ئەو بەلەمە
یعنی هاواری ژن و مناڵ و مەترسی هزومی برێن حملێ ئەنفال دەست پێکا و زۆری ئاوەکەش ترسناک بوو بەڕاستی خەڵەباڵێکی زۆر لەسەر ئاوەکە دروست ببوو ئەمە ڕۆژێک بوو کەوا ئێمە هەرگیز لە بیرمان ناچنەوە. ڕەفیق کە تازەلاوێک بوو هێشتا شەوقی فانۆزەکەی دەستی مامۆستاکەی لەبەر چاوە کە لە ناو تاریکایی دەڤەرەکەدا لە پەلەقاژەدا بوو. زۆری نەبرد ئەنفال فووی لە ڕووناچی فانۆز و ژیانی مامۆستاکەی کرد. ئەوەی کەوا بۆ بەیانیەکەی ئەنفال لە سنوورەکەی ئێمە دەست پێ دەکا، ئێمە خەڵکی گوندەکە بە چەند تراکتۆرێ بەرەو بناری چای خاڵخاڵان بەڕێکەوتین شەو. دیمە یەک دیمەنی کە لە بیر من ناسنەوە ئەوەیە کە من لە ناو عارەبانێکی تراکتۆرا بووم، بینیتم مامۆستاکەم مامۆستا عادیل کە مامۆستا عادیلی ناوبوو، خۆی و خێزانەکەی و مناڵەکانی شەوێکی تاریک بوو، فانۆزێکیان بەدەستەوە بوو بە پێ ڕێیانەکرد بەرەو بناری چای خاڵخاڵان. ئەو دیمەنە بەردەوام لە خەیاڵی منە ماوەتەوە، چونکە ئەو پیاوەم ئەو مامۆسایەم هەر ئەو شەوە بینی نەمبینیەوە، ئەنفال کران بەداخەوە. ئەم ناوە هەمووی بیرەوەری تاڵ و ناخۆشن. مەبەستم لە ڕۆژەکانی ئەنفالە. ڕۆژەکانی پێش ئەنفال هەمووی بیرەوەری خۆشن، ژیان لێرە زۆر خۆش بوو، ژیان لێرە زۆر بە تەبیعی ئەڕۆی، ئێرە بەهەشت بوو، ئێرە بەهەشت بوو، ژیان لە بەهەشتا ئەڕۆی. بەڵام ئەنفال هیچ شتێکی نەهێشت، هیچ شتێکی نەهێشت. ئەوەی کە زۆر لە بیرمە قەت لە بیرم ناچێت، لە بناری خاڵخاڵان بووین، پیاوێکم بینی لەگەڵ سێ چوار مناڵی وردکەی لەبەردەست بوو، پیاوێکی کورتە باڵای تۆزێک بەخۆوە بوو، لەگەڵ ژنەکەی لەگەڵ مناڵەکانە هەڵتوشکا بوون و لاوە دانیشت بوون زۆر بەماتی. کابرای بەژن کورتش هات بەرەوە ئێمە، باڵا کورتەکە هات بەرەوە ئێمە، ئێمە ئەمانویست لەم ئاسۆگەوێنانەوە هەواڵێک بزانین چی بۆ چی نەبووە جێشتا چۆ هاتووە. وتی کاکە هیچ هەواڵ هەیە؟ وتمان نەوەڵی ئێمەش هیچ نازانین، بەڵام ڕێن تاقی بەکەین بزانین جێش گەشتە چۆ ئەوانە. تەمان ئەو کاتە ئێرە جێش گەشت بوو پێی، گوندی قەسرۆک جێشی لێ بوو. وتی یاخوا دەیەکەیان سووتاندبێ نەیان ڕوخاندبێ. وتم چ فەرقەیە لە بینی سووتاندن و ڕوخاندنە؟ وتی من یەک مانگە دەیەکەم گوندەکەی ماڵەکەی خۆم چاکخانەکەی خۆم چاک کردوێتەوە. ئەوە ناولەپم سەیری ناولەپیم کرد، ناولەپی هەمووی قەڵاش قەڵاش بوو. ینی ئەو ناولەپانە کە سەیر دەکرد تێگەیشتی قوڕکاری ئیشکردن زەحمەتی بە ماڵە دێهاتیەکانەوە بە جوتیارەکانەوە بە تەواوی دیار بوو. بەڵام بەداخەوە کە چوین لەگەڵ ئەو دووسێ پێشمەرگەی کە باسم کردن، بینیمان شۆفەڵ گشتی تەخت کرد بە ماڵی ئەو جوتیارە داماوەشەوە کە مانجێک گوزارێتتر دروستی کردبوو. ناخۆش بوو. سەرگەردانی لە منتیقەکەی دروست بوو، کەسی قەی بە کەس نەبوو، کەسی نەئەخوێندەوانێ. ئەم شەو چوار کەس بووی ئەخەوتی بەیانی هەڵەسای دوان نەمابوو، نەدەزانین لە کەسیشت نەئەپرسی وە کەسیش لە تۆی پرسیار نەئەکرد. ئیتر خۆشتدا بۆ دەست قەدەر دەیان جار و ڕۆژانە مەسەلە لە لێواری مەرگ ئەگەڕایتەوانێ، بەڵام قەدەری من وا بوو مەسەلە مام لە ژیانە. دوای ئێمە شەومانەوە بەیانیەکەی بەڕێ دەکەون بە چەند تەرەکتۆرێک لەم بەرەوە لەم بەریزەوە بەرە و تەقتەق لە ڕێ تووشی جەیش و جاشی عسکەری دەبن و ئەنفال دەکرێن. هەر لەو ڕۆژەدا زیاتر لە 201 هاوڵاتی
لە ژن و مناڵ و پیر و پەکەوتا تا یعنی خەڵکی نابینای تیابوو تا خەڵکی شێتی تیابوو شێت ئەنفال کران پیاوێک من مناڵ بووم پیاوێک ئەلێرە لەو گوندەی ئێمە خەڵکی ئێرەش نەبوو هاتبوون لێرە نیشتەجێ بوون شێت بوو ئەو پیاوەش ئەنفال کرا ینی کەس دەستی لە هیچ کەسێک نەدەپاراست زۆربەی ئەوانەی لە دەستی سوپای ئەنفال ڕزگاریان بووە یانیش کە سوکاریان ئەنفال کراوە هەڵمەتی پاکتاوی ڕەگەزی ناوچەکانیان بە ڕۆژی حەشر دەشوگێنن ڕۆژێک کەس بە کەسە و کەسیش فریای کەس ناکەوێت هەر بەڕاستی ئەو ڕۆژگارە ڕۆژی حەشر حەشر بەوەی میلەتێک لە ناوەچێ حەشر بەوەی نەتەوەیەک بە دار و بەردیەوە گژن و پیاویەوە گچکە و گەورەیەوە مەڕ و ماڵاتیەوە ئەسووتێندرێ ئەفەوتێندرێ ئەکوژرێ کەس نییە لەم دنیاە لەسەری بێتە جوان نە وڵاتانی ئەمریکا نە ئەوروپا نە مافی مرۆڤ هەمووشی هاوار بۆ خواکە هیچ کەسێک هەموو ئەو خەڵکەی کە بەر حەملەی ئەنفالە کەوتن هەموو ئەو خەڵکەی کە چاوەڕوانی هاتنی سوپای ئەنفال بوون طبعا ئەنفالش ئەو ئەندامانی سوپای ئەنفال بە جەیشیان بە جاشیان بە سەرباز و عەسکەرەکانیان ئەوانیشە هاواریان بۆ خوا کرد و بە پشتیوانی خوا سەرەکەوتن بەسەر میلەتێکی بێدەستی بێ پشتیوانی ژێردەستە بێ چەک ئەوە بڕۆژی حەشر کە هات شەو لەو بناری شاخەماینەوە بەیانی هاتینە خوارێ لەگەر کۆمەڵی خزم و کەسی خۆمانە لەو زەیە پەڕیتینەوە بە کەڵک و بەلەم و پەڕیتینەوە بە پێ ڕۆشین بۆ تەختەق بەپان ڕۆشین بۆ تەختەق ژن و مناڵ و پیر و بەپان ڕێیان کرد چوونە تەختەق ئەو ڕۆژە ئەوەی گەیشتە ناحیەی تەختەق ئەنفال نەکرا ڕزگاری بوو لە دۆڵێک لە خوارمانەوە کابرایەک پیاوێکی بەتەمەن سوار پشتی جۆدرێژێک بوو بەرەو لای ئێمە هات زۆر غەریب بوو لامان من باوڕێکانم وتم با دەنگ نەکەین تا نزیکمانە بێت چکەمە تاکە کەسەکە ئەیبینی بۆی لە دەستمان نەچێ دەنگمان نەکرد تا زۆر لێمان نزیک بووە جەمان و نەبوونمان لێ کرد ئەویش جۆی لە دەنگمان بوو سام گرتی واقی وڕمە چۆن کەس خەڵک هەیە لێرە بانگمان کرد هات بۆ لامان پیاوێکی بەتەمەنی ماندوو سوار پشتی جۆدرێژێک بوو جۆدرێژەکەی بەرەڵا کرد و هات بۆ لامان ئیتر ئێمە چوین بەرەو پیری چاکو چۆنی هەواڵ پرسیوانە لای خۆمان دامان ناو ئەوماندا پێی و وتی ئەوەیەوە چیەکەن لێرە چۆن گەیشتوونەتە ئێرە ئێمە بۆمان باس کردمان ئێمە ئەو ڕۆژە لێرە بووین کە مام ئەنوەر و ئەوان هەواڵی ئەوەیان هاوت کە ئەم شەو هێرشەکەن چی ڕوویدا مامە دوای ئەو شەوە وتی ئەو شەوە بۆ بەرەبەیان هێرشیان کرد هەر بێتەقەوە هاتە پێش بەس لەم دۆڵانە بەس جۆت لە زرمەی ئاربیجی و هاڕی بیکەیسی و تەقەی تفەنگ و کڵاشین کۆفڵ ڕۆژی حەشر بوو لێرە تەنیا جۆت لە زیگڕە و هاواری ژن و مناڵە بوو تەنیا جۆت لە پاڕانەوەی پیاوەکانە کابرای بەتەمەن هەروای وتی ڕۆژی حەشر بوو منش کە بیرم کردەوە فعلەن ڕۆژی حەشر ئەوەی کە باسەکرێ کورد نەتەوەیەکە لەم دنیاە حەشر کرا پێم وانییە خواتر جارێکتر لەو دنیاە کورد ڕابگرێتەوە بۆ حەشرکردنی تەنیا شتێک کە جاشەکان ڕازگۆیانە جێڕاویانەتەوە بەسەرهاتی ئەو سەگانەیە کە بەگشت شۆفڵەکاندا هەڵدەشاخان دەیانویست ماڵی خاوەنەکانیان بپارێزن بۆیە ئەوان بەغیلیان بە سەگەکان دەبن ئەو گوندانەی کە ئەنفال گەیشت بوو پێی ئەنفالش کرابوو ڕوخێندرا بوو سەگەکان هەر لە گوندەکان مابوون لە کەلاوەکانە مابوون و بە شایەدی ئەوانەی کە عسکەر بوونە یا جاش بوونە یا هەر شتێک بوونە لە ناو هێزەکانی حکومەتا بوونە سەگەکان پەلەماری ئەو شۆفەڵانیان داوە کە هاتوون ماڵی خاوەن سەگەکەیان ڕماندووە سەگەکان لە گوندەکانە مابوون
ئێمە دەرچوون ڕۆژی جاش لای کورد لای بەڕاستی لای گوند نشینەکان بە دەرەجەیەک لای ئێمە ناوێکی قێزەونە چونکە لەو سەردەما پێش سوپای داگیرکەرە کەوتن و گوند بە گوند و ئەشکەوت بە ئەشکەوت و شاخ بە شاخی کوردستانیان ببوون بە چاوساغی ئەو هێزە و کەوا بۆ هۆی وێرانکاری کوردستان و بۆ هۆی ئەنفالکردنی خەڵکی بێتاوانی کوردستان جاش بۆیە ناوەکەی لە پێش زەیشەکە دێ لە واقعدا لە حەمرێ ئەنفالە لە پێش عسکەریەکەوە بوون بۆیە ئێمە لای گوندنشینان لای کەسوکاری ئەنفال جاشایەتی جاش ناوێکی قێزەونە ئەنی هیوادارین ئەو ناوە بڕوا و نێتەوە و لە کووردا دووبارە نەبێتەوە جاش لە هەموو کاتێکا دەوری سلبی هەبووە دەوری خراپی هەبووە ڕێنیشاندەری جێش بووە زۆر بەداخەوە ینی جاشایەتی ڕەنگە لە زۆر شۆڕشی میلەتان بوو بێ بەڵام لە ناو کووردا زۆر بە حەزمێکی زۆر جاشا بوو ئێمە لە هەموو کوردستانە نەک لەم سنوورە لە هەموو کوردستانە ڕەنگە 3 بۆ 4,000 پێشمەرگە بوو بێتین بەڵام لە بەرامبەر ئێمە 500,000 جاشە بوو ئەو جاشانە هەموو خەڵکی ناوچەکە بوون شارەزاییان نەکرد بۆ سوپای ئەنفال پێشڕەویان نەکرد دزەڕێیەکانیان پێیان نیشانەدا بەدەیان پیاوت دەبینی دەگریا بە سەدان کەست دەگوت بۆ کوێ دەچی دەیگوت نازانم بە سەدان ژنت دەبینی گوێ بە گریانی منداڵەکەی نەدەدا و هەر بە دوای خۆیدا ڕادێکێشا پیاوەکان هەموو تووڕە و تند بوون بە دەنجی بەرز لەگەڵ ژنەکانیان قسەیان دەکرد هاواریان دەکردە سەر مناڵەکانیان کە نەیان دەتوانی بەپێی ئەوان بڕۆن یان دەکەوتن ڕۆژێک بوو کەس نەدەبوو بۆ برای کەس